نووسەر و شانۆنووسی ئایرلەندی جۆرج برناشۆ دەڵێت خەڵکانێک هەیە باسی ناومێدیان بۆ دەکەیت ئەوان باسی ئومێدت بۆ دەکەن. ئێمە هەمیشە پێویستمان بەو کەسانەیە لە نزیکمانەوە بن. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵی داهێنانتان لێبێت. فیستیڤاڵی بەهارەی ئەم ساڵی وڵاتی چین هەوڵێکی ناوازەیە بۆ نۆژەنکردنەوەی پەیوەندیەکانی نێوان مرۆڤ و سروشت و سەنگیان خستوەتە سەر ژینگە دۆستی لە ڕێی جوانبینی و موزیک و سەما و چالاکی جیاوازەوە هانی جیهان دەدەن بۆ ئەوەی ژینگە بپارێزن. ئەمە فیستیڤاڵێکە ڕۆژی دووشەمە لە چین ئەنجامدرا و کەناڵی نیشتیمانی وڵاتەکە پەخشی کرد. فیستیڤاڵەکە جەختی کرد بۆ سەر پەیوەندی نێوان مرۆڤ و ئاژەڵ و ژینگە وەکو هاندانێک بۆ پاراستنی ژینگەی سروشتیمان و پاراستنی گیاندارە جیاوازەکانی. دانسێک لە شێوازی تابلۆیەکی چینی کە تەمەنی 1000 ساڵە سازکرا کە سەیریەکەیت وەکو ئەوە وایە سەیری ڤێرژنێکی گەورەکراوی ئەو تابلۆ ناودارە بکەیت کە ناونیشانەکەی 1000 میل لە ڕووبار و شاخە. تابلۆکە شاکارێکی هونەرمەند وانگ زیمەنگە کە ساڵی 966 بۆ 1927 زاینی ژیاوە. لەسەر سەقفی ئەم باڵەخانە بەرزەی شاری شەنگهای ئەوەی دەیبینن هونەرێکی شەڕی دێرینی چینە بە ناوی تایچی. پاڵەوانانی ئەم یاریە جوانترین جوڵەکانی خۆیان دەخەنە ڕوو. فیستیڤاڵەکە کاژێر 8 ئێوارە بە کاتی پەکینی پایتەخت ڕۆژی دووشەمە دەستی پێکرد کە ڕۆژێک پێش ساڵی نوێی چینە. ساڵانە زیاتر لە ملیارێک خەڵک لە جیهانەوە سەیری ئەم فیستیڤاڵە دەکەن. خانمێکی نووسەر و لێکۆڵەرە و شاعیرە پرۆفیسۆری میوانە لە زانکۆیەک لە فەڕەنسا، هەروەها توێژەری باڵا و ئەندامی شەرەفی سەنتەری توێژینەوەی جێندەر و توندوتیژە لە زانکۆی بریسڵ لە بەریتانیا جگە لە کوردی بە ئینگلیزی و فەڕەنسیش دەنووسێ. ساڵانە لە فیستیڤاڵ و کۆڕە شیعری جیهانەکاندا بەشداری دەکات. بە کوردی 6 دیوانی شعری و بە ئینگلیزی و فەڕەنسیش 3 دیوانە شعری هەیە. ساڵی 2012 دیوانی دوێنێ سبەینێ خەڵاتی فیلمینی شعری فەڕەنسی بە ناوی سیمۆن لاندری وەرگرتووە. ئێستاش دکتۆر نەزەند بەگیخانی میوانی زایڵی داهێنانە. ئەم کاتت باش نەزەند خان. ئەم کاتەی تۆ باش کاگاسەوە. زۆر سپاس دەکەین. هەڵبەت شاد بووینەوە کە لێرەوە لە ڕێی دەنگی ئەمریکاوە و لە ڕێی زایڵی داهێنانەوە شادەبینەوە بە گفتوگویەکی ئێوە. زۆر سپاس، خۆشحاڵم. زۆر سپاس. نەزەند خان هەڵبەت دەمێکە سەرقاڵی پرۆژەیەکی گرنگن لە ساڵی 2010 تا ئێستاکە پرۆژەیەکی ئەکادمی لە بواری جەندەرە بە شێوازێکی ئەکادمی بۆ بچێتە ناو قوتابخانەکانی هەرێمی کوردستانەوە. ئەم پرۆژەیە تا ئێستاکە بەردەوامە و کاری ڕەشدی لەسەرەکەن. پێمان خۆشە زیاتر ڕوونی بکەنەوە بۆ بینەرانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس کاگاسۆ. زۆرم پێخۆشە کە بم پرۆژەیە دەست پێ بکەم کە ئەمە پرۆژەیەکی ئەکادیمیە لە ڕاستیدا ئامانجیش لێ ئەوەیە کە کارکردن و هەروەها مەسەلەی جەندەر لە ڕوانگەی ئەکادیمیەوە توێژینەوەی لەسەر بکرێت و بە وردی و بە مێتۆدی تایبەت بهێنرێتە بەرباس و لێکۆڵینەوە و لە ئەنجامدا بتوانین زانستێک یا معریفەیەک بەرهەم بهێنین کە ئەم زانست و معریفەیە هەم ببێتە مای دەوڵەمەندی و خوێندنەوەیەک یاخود تێگەیشتنێکی سۆسیۆلۆژی بۆ کۆمەڵگەی خۆمان و بۆ پەیوەندیەکانی جەندەر و ئەو توندوتیژانەی کەوا لەسەر بنەمای جەندەر لە کۆمەڵگای کوردی ڕوودەدەن و هەروەها ببێتە هۆی ئەوەی کەوا وەکو ڕاستپێری وەکو
پلانی کار بخرێتە بەردەم دەسەڵاتدارانی هەرێم تاوەکو کاری پێ بکەن لە ئاراستەکردنی سیاسەتی کۆمەڵایەتی و بەرەو پێشبردننی پرسی جەندەر لە هەرێمی کوردستان. جا پرۆژەکە لە ڕاستیدا لە 2010 دەستی پێکرد لە سەرنجامی توێژینەوەیەکی ئەکادمی دەربارەی توندوتیژی لەسەر بنەمای شەڕاف کە ماوەی 2 ساڵی خایاند بە هاوکاری زانکۆی بریستڵ و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. لە سەرنجامی ئەوە بە پێویستمانزانی کە مەسلەی جەندەر لە کوردستان پێویستە بە دامەزراوەی بکرێت بە تایبەتی لە ڕوانگەی ئەکادیمیەوە، چونکە تا ئەو کات تەنها لە سەر ئاستی با بڵێن چالاکوانی زیاتر مامەڵی لەگەڵ دەکرا. نەزم خان ئەمێ ئالێرا ڕاتگرم لەسەر ئەوەی کە چەند گرنگە کاری لەو جۆرە و پرۆژەی لەو جۆرە و هاوکار لێکۆڵین لەو جۆرە و پەیوەندی بە کۆمەڵگە زیندوەکانی جیهانەوە بە تایبەتی ئەوروپاوە و بە تایبەتی زانکۆکانی ئەوروپاوە چەند گرنگە دروستکردنی ئەم هاوپەیوەندی و ئەم هەماهەنگیە لە نێوان زانکۆکانی ئەوروپایە. بەڵێ اینجا یەک لە هەوڵەکانی ئێمە خۆی لە ڕاستیدا دروستکردنی ئەم پرۆژێ بەشێک بوو لە دروستکردنی پردی پەیوەندی یاخود دەست پێشخەری لەم پرۆژێ بەشێک لە دروستکردنی پردی پەیوەندی لە نێوان زانکۆکانی دەرەوە و زانکۆ ئەوروپیەکان و هەروەها زانکۆکانی کوردستان. من وەکو توێژەری باڵا لە زانکۆی بریستڵ هەوڵمدا ئەو ئەزمونەی زانکۆی بریستڵ ببم لە هەرێمی کوردستان سوودی لێوەربگرین، نەک لە ڕوانگەیەکی ڕۆژئاوایی ئەوەوە با بڵێن تاکڕە هەندیەوە، بەڵکو بە سوودوەرگرتن و لە بەرچاوگرتنی تایبەتمەندیەکانی کۆمەڵگەی کوردی. ئەمە بۆ هۆی ئەوەی کە ئێمە بۆ نمونە توانیمان 4 مامۆستای تایبەت لە بەشی کۆمەڵناسی بهێنی لە زانکۆی بریستڵ خوڵی ڕاهێنانیان بۆ بکەینەوە و چەندەها پرۆژەی هاوکاریمان لەو کاتەوە لە نێوان زانکۆکانی ئەوروپا و زانکۆکانی کوردستان خستۆتە سەر پێ. بۆ نمونە پرۆژەی هاوکاری لە نێوان زانکۆی سیانسپۆ کە من ئێستا وەکو پرۆفیسۆری میوان کاری لێ دەکەم و کۆرسی تایبەت بە جەندەر و مێتۆدۆلۆژی تیا دەڵێمەوە، پردی پەیوەندیمان دروست کردووە. پرۆژەی هاوبەش هەیە لە بواری گۆڕینەوەی قوتابیان، لە بواری توێژینەوەی هاوبەش و هەروەها لە بواری هێنانی مامۆستای تایبەت لێرەوە بۆ ئەوێ و لەوێەوە بۆ ئێرە بۆ ئەوەی ئەم ئاڵوگۆرێ ببێتە مایەی دەوڵەمەندکردن و پێشبردننی پرۆسەی ئەکادیمی لە بواری جەندەر لە هەرێمی کوردستان. باشە نەزەت خان، بۆکو هەواڵێکی خۆش بۆ ئەوانەی کە دەرچووی زانکۆکانن یان ئەیانەوێت لە بوارێک لە بوارە جیاوازەکاندا لە دەرەوەی کوردستان بخوێنن، ئایا توانراوە پردێکی پەیوەندی وا دروست بکرێت کە خوێنکارە بەتوانەکان کە توانایەکی ئەکادیمی باشیان هەیە بتوانن لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی بەریتانیا و فەڕەنسا بخوێنن؟ بڵێ ئێمە ئەو پرۆژەیەمان دەست پێ کرد کاتی خۆی لە 2008ەوە، ئەو کاتێک کە توێژینەوەکەمان دەربارەی توندوتیژی لەسەر بنەمای جەندەر لە زانکۆی بریستڵ خستەگەر بە هاوکاری لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی بەهێزکردنی تواناکانمان خستەگەر کە بریتی بوو لەوەی کەسانی پسپۆر و بەتوانان لەم بوارە بهێنین لە دەرەوە بخوێنن. ئیتر ئەو کاتە چەند قوتابیەکمان هەڵبژارد هاتن لە فەڕەنسا بۆ نمونە. نەزەند خان، هەڵبەت زۆر گرنگ بوو بەلامانەوە، زۆر بابەت و زۆر پرسیاری گرنگم لەلا بوو بە تایبەت بە شعرەکانت بواری ئەدەبیت و زۆر ئەو خەڵاتانی کە تا ئێستا وەرەگرتووە، بەڵام زۆر گرنگە بەلامانەوە لە داهاتوە ئێمە بەردەوام بین و ئاگامان لە یەک بێ و ئاگامان لە پرۆژە جوانەکانی ئێوە بێ. من زۆر سپاسی ئێوە دەکەم و لە ڕاستیدا شعر پێویستی بە بەرنامەیەکی تایبەت هەیە لەگەڵ ئێوە، چونکە من هەمیشە وتومە شعر حقیقەتی منە، من بە شعر دەستم پێ کردووە، هەروەکو شاعریش خۆم دەناسێنم، ئەگەرچی دەستم بردووە بۆ زۆر شتی تر. ژیان وای دەوێت لەبەرەوەی ئێمە لە واقعێکی زۆر ئاڵۆز و تێک هەڵچێش و تێک ترژا و دژواردا دەژین، پێویست بە یەک ڕەهەندی ناتوانین مامەڵەی لەگەڵ بکەین یا لێی تێبگەین و بەرەو باشتری ببین. بۆیە شعر حقیقەتی منە، هیوادارم لە داهاتوو بەرنامەیەک بۆ شعرەکان من وەکو شاعر بەدڵنیاییەوە لە خزمەتە بین. هەر بژین، زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەو کاتی پێت بەخشین.
زۆر سپاسان دەکەم، سپاس بۆ دەنجی ئەمریکا. هەر وێنەیەکی فۆتۆ چیرۆکێکی لە پشتەوەیە، چیرۆکێکی شاد یان غەمگین، جوانی و سەرکەوتن یان ئازار و نەهامەتی لە جیهانەوە چەندین دیمەنی گرنگمان بۆ ئامادەکردوون. زۆرێک لە خەڵکانی ئاسیا بە بۆنەی ساڵی نوێی خۆیانەوە ئاهەنگ دەگێڕن. ئەم ساڵیش لە هۆنکۆنگ بۆ بۆنەیەوە شێوازێکی جیاواز ئاهەنگیان ساز کردووە. هەموو ساڵێکی نوێ بۆ ئەوان ناوێکی تایبەتی هەیە. ناوی ئەم ساڵ ساڵی ئەژدیهایە. قەلەباڵغێک لە پەرستگەها مانمۆ یا بەرنیاس لە هۆنکۆنگ دروست ببوو. هژمارەکە زۆرە باوەڕمەندان کۆمبۆبوون ji bo ku nivêjan bikin û bi xîramsûjin û pêşwaziya sala biling bikin, di yekem roja sersalaniya qemeriya Çînî de sererayê hebûna tirsa cûreyê Omikron. Ji ber pêla pênciya pandemiyê, peristgehên herî mezinên Hong Kong yên wekî Wing Tyson û Taoist di sê rojên destpêkên sersalanî de li hember xelkî digirtîne. Lê peristgehên biçîktirên seranserî bajêrî yên wekî Manmo her vekirî mayne. Di sersala nû ya qemerî de dema ez zarok bûm min serdana parstgehê dikir. Her dem min nivêj bi xatirê malbata xwe dikirin heta niha jî ji bo wan nivêjê dikim. Nav da zarok û neviyên min. Daxwaza serkeftinê bû zarokên xwe dikim di karî de her wisa hêvîdarim neviyên min di xandinê da bi serkevin û bi tendurustiyek baş bijîn. Di heyvaek de pêkeftiyên vayrusa korona li Hong Kong zêde bûyne. Rêbera welatî Carrie Lam û berpirsên saxlemiyê daxwaz ji xelkî kirin, xwe ji komponên mezindîr bikin ji ber belavbûna vayrûsî. Bajêrê qedexeyên derkeftinê tund kirîne. Di gel da xwarina ji derve piştî demjimêr 6 êvarî qedexe kiriye û karsazên wekî bar û holên werzişê û sînema û çûna xwandingehê jî rawestandîne. Hêvîdarim ev sala weke navê xwe çalak be. Rewşa aborî sala aborî ne baş bû. Hêvîdarim aborî û kard vê sala pilingî de ji bo her kesî baş bît. Xelek li seranserî Asya salanî bi bêdengî pîroz dikin. Bi tinê digel bilimbûna rêja derzîdananê hîviyên wan zêde dibin ku sala biling çêdbît jiyana wan wekî jiyana asayî vegerînteve. Her salekê navê êk ji 12 bircên Çînî li ser têde danan ku ev sala biling piştî sala gamêşî têdin. ئەمریکایە بەڕەچەڵک ڤێتنامیەکانیش بە بۆنەی ساڵی نوێی لۆنارەوە لەیەکی ئەم مانگەدا لە کالیفۆرنیا ئاهەنگیان ساز کرد. با پێکەوە بینەری ئەم راپۆرتە بین لە کالیفۆرنیاوە. لە دراوسەکانی لیتل سایگۆن لە ناوچەی ئۆرنج کاوتی لۆس ئەنجلسی ئیالەتی کالیفۆرنیا خوێندکاران خەریکی ڕاهێنانی دەهۆڵی خۆیانن لە خۆ ئامادەکردن بۆ تێت کە وەکو ساڵی نوێ لە ڤێتنام ناسراوە. خانگباو مامۆستا یان فێرکاری زانستە لە خوێنگای ئامادەیی وێستمنستەر و هاودامەزرێنەری گروپی دەهۆڵژەنی هونەرڕێمایی تین ئانا بۆ ئەو دەهۆڵەکان گۆزارش لە جەوهەری ڤێتنامی بوون دەکەن. یەکەم جار گوێم لێبوو هەستم کردمەوەی دەستم وا ڕادەوەستێت. هەز دەکەم ڕۆحێک لە نمایشەکەدا هەیە. ئەوە سەماکردنیە لەگەڵ جوڵەی دەستەکان، ڕۆحێکی تێدایە، زیندووە زیندوو. بۆ خوێندکاران ڕاهێنانی دەهۆڵژەنین پاش فرەتر لە ساڵێک لە بوشەگیری پەتای کۆرۆنا بە هاوڕێی و کۆمەلگاکەیانەوە دەبەستێتەوە. من ئەم ساڵ خۆشحاڵم بە فیستیڤاڵی تێد. ساڵی ڕابردوو بێگومان پێویست بوو لەگەڵ کۆڤیددا سەودا بکەم. ئێمە بەڕاستی سنووردار بووین لەسەر زۆر شت کە دەتوانین بیکەین. بەڵام ئەم ساڵم من زۆر بەپەرۆشم کە بگەڕێمەوە ئەوێ و بۆ خەڵکی ڤێتنام نمایش بکەم.
ئێمە لە ماڵەکانی خۆماندا بە بێڕاهێنان گیرمان خواردووە. ئێستا لە کۆتاییدا دەگەڕینەوە بۆ نمایشکردن. بەڵام منیش کەمێک نیگەرانم چونکە بەم دواییانەدا زۆر ڕاهێنانی هونەریمان نەکردووە. ئەم دەهۆڵانە نەک تەنیا لە دەنگەکانیاندا بەڵکو لە گرنگیان بۆ چیرۆکی دەوڵەمەندی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا بێوێنن. هەندێک لە کۆنترین میژۆی نووسراوی ڤێتنام لەسەر دەهۆڵەکانی مسی یان برۆنزی دۆنگسۆن دانراوە کە بۆ یەکمین جار لە ڤێتنام لە ماوەی 2000 ساڵ پێش ئێستا دروست کراوە. ئەم دەهۆڵانە شارستانیەتی ڤێتنامیەکان زمان نەریت و ئامێرەکان دەردەخات. ئابیرۆکەکانی ڤێتنامیەکان هەمووی لەسەر دەهۆڵەکانی مس برۆنز تۆمارکراون. کیو پێش ساڵی 1975 دەستی کرد بە کۆکردنەوەی دەهۆڵەکانی مس. لەو کاتەی لە بەشی هێزی ئاسمانی باشووری ڤێتنام دکتۆر بوو، ئەو ئێستا وەک زانایەکی دەهۆڵی مس ناسراوە. لە ناوەڕاستدا ئەستێرەیەک هەیە، ئەم ئەستێرەیە لەوانەیە خۆر بێت یان ئەستێرە. لە دەوروبەریش بازنەیەک لە باڵندەکانی لاک هەیە. هەمیشە دەهۆڵەکانی دۆنگسۆن بازنەی لاکیان هەیە. بە پێچەوانەی کاتژمێر دەفڕن. ئێمە کەسانێکین کەلتوری کشتتوکاڵی برنجی تەڕمان هەیە کە ئەوەندە گرنگیان داوە دەیانزانی زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە. لەبەرەوە هەموو شتێک بە پێچەوانەی کاتژمێر دەسوڕێتەوە. زۆربەی ڤێتنامی ئەمریکایە بە تەمەنەکان دەهۆڵەکان بەرز دەنرخێنن بۆ گرنگی کەلتوریان. ئێمە پێویستە ڕێگوباڵ بە منداڵان بدەین. ڕێگەکان دەهۆڵی مسی کەلتوری ڤێتنامن. گرێدان و بەردەوامی نەوەکانن لە باو باپیرمانەوە بۆ ئێمە باڵەکانیش هیوا و ئامانج بۆ داهاتوو. وام ساڵ بوو هەموو ئەوانەی کە لە هەنگەکانی تێددا ئامادە دەبن لە نیوانی ساڵێکی تر لە پێشگیرەکانی پەتاگەدا دەنگی دەهۆڵەکان سمبڵی کەلتوریکە کە بەردەوامە لەمانەوە. ئەمازیخەکان نەتەوە ڕەسەنەکەی ڕۆژاوای نیشتیمانی عەرەبی چەندین ساڵە لە کۆشی ئەوەدان فەرهەنگ و فۆلکلۆری هەزاران ساڵی خۆیان بپارێزن تا ئێستاش بە شێوازە دێرینەکەیان خشڵ و گەوهرەکانیان ساز دەکەن. بەڵام کڵەشێنەکانی ئەم سەردەمەش هەر بەو شێوازە ساز دەکەن. دەزڕەنجینی فەرهەنگی نەتەوەکانی جیهان بە زیندویی دەهێڵێتەوە. چالاکڤان هەڤژین و باڤێ ئەمازیغی عەلی بن تەڵوبە هەوڵ دەدە خشلن ئەمازیغی چێ بکە ji ber ku beşek ji kultûra wan di nav dizaynin modern da hatiye windakirin. Ez hewl didim xelkê han bidim dago xişlên amazîğê bikirin. Tenê di nirxekî guncav dago ew karibin ew xişlan bi dest bînin. Dema jinek tê cem min ez wê perwerde dikim li ser girîngiya bi dest hênana perçeyeke xişlê amazîğî ji ber gotemenê wan bi sedê salan e. Bi nexşeyên kevin yên berberî, Elî bû demijmêrin dirêj li ser xişilin emazîğî kar dike. Xişlên amazîğî bi zîv tê çêkirin ji ber goberhemînana zîv û zêr li Efrîqa Bakur zêdetir e. Li Tunis gelek zîv heye zêdetir ji welatên wekî Misir û Sudan. Zîv her yek ji xişilin herî bi navûbang e di navcivaka emazîğî da li Tunisê. Li malê hevjîna Elî cilin xwe yên emazîğî dike berxwe. Em hevil didin kultura xwe biparêzin û zarokên xwe jî fêr bikin. Ez cilê me dikim ber zarokan û wan dibim ahengan. Bavê wan xişilan ji bo wan çê dike, da ku kultur û zimanê xwe biparêzin û ji bîr nekin. Dayika bin Taloba jî hana vêyekê dide û dibêje kirîna van cora xişilan ji bo paşa rojê baş e. سنتوری ئەپەلاشیان یەکێکە لە ئامێرە موزیکیە ئەوروپیەکان. ئەم ئامێرە لە زنجیرە چیاکانی ڕۆژهەڵاتی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دەژەندرێت تا ئێستاکە دەنگ و سەدای وەک خۆی ماوە. لە ویلایەتە یەکگرتوەکان بەنێوبانگە بە تایبەتی لە ویلایەتی تێنسی. دەنگی ئامێری مۆسیقی دەڵسیمەری ئاپەڵاچی زۆر ئارامکەرەوەیە. وشەی دەڵسیمەر لە ڕاستیدا واتای گۆرانی شیرین دەگەێنێت. بۆیە کاتێک ئامێرەکە دەژەنم زۆر هەست بە ئارامی دەکەم. لە ڕاستیدا میوزیکەکە کاریگەری تێدەکات. من مایک کرێمەرم. دوکانێکم لە شاری تاونسێند لە ویلایەتی تەنەسی هەیە. دەڵسیمەر دەژەنم و دروستی یەکەم.
ئەمە یەکێکە لەوانەی خۆم دروستم کردووە. ئێمە لە تەنیشت پارکی نیشتیمانی گریت سمۆکی ماونتنین، یەکێکە لە جوانترین شوێنەکانی دنیا. ڕووبارەکان، شاخەکان، ژیانی گیاندارە کێویەکان. ناتوانم بیر لە شوێنێکی لێرە خۆشتر بکەمەوە تا بۆی بڕۆم. دڵسیمەری ئاپاڵاچی ئەم جۆرە تایبەتە لەم ناوچەیە داهێنرا بەهۆی ئەو بیرەوەریەوە کە کۆچبەرەکان هەیەن بوو. کاتێک هاتن ئەم ناوچەیە، کاتێک هاتن بۆ سەرم شاخانە، دەتوانیت بەم ئامێرە دوو ڕێمی لێ بدەیت. ئەمە دوکانەیە کە تایدا دڵسیمەرەکانم بەرهەم دەهێنم. لە ڕاستیدا ساڵی 1976 دەستم کرد بە دروستکردنی دڵسیمەر، تەنیاوەکو خولیایەک. هەستم کرد لە ڕاستیدا زۆرم حەز لێیە، بۆیە ساڵی 1996 دوکانەکەمان لێرە لە تاونسێند کردەوە. نە من و نەژنەکەم هیچ شتێکمان لەبارەی بزنسەوە نەدەزانی. نزیکەی $50 و 2 کرێدت کارتمان هەبوو. بەو شێوەیە دەستمان پێکرد. زۆر سەرسام بووین بۆ پێشوازی لەلایەن خەڵکی ناوچەکەەوە لێمان کرا و چۆن سەردانیان دەکردین و چ کاردانەوەیەکیان بەرامبەر ئامێرەکە بوو. زۆر خۆش بوو. هەندێک جار کاتێک میزاجم تەواوە و کەشوهەوا خۆشە، دەچین بۆ سەر شاخەکان و هەندێک میوزیک دەژەنین. لێرە دەوەستین لەم تەنیشتە بۆی دیمەنێکی جوانمان هەبێت و بزانین جوانی خوددا چۆنە. خەڵکم خۆش دەوێت، میوزیکم خۆش دەوێت و حەزم لە کاری دارتاشیە. وەکو وایە خوددا هەموو ئەوانەی لە مندا کۆ کردوێتەوە بۆی ببم بە دروستکەر و ژەنەری دڵسیمەر. چێژێکی زۆری لێوەردەگرم. ئەو هەر لە مناڵیەوە یارمەتی باوکی دەدات. لە کاری هوەری هەڵکۆڵینی داردا سەرباری پێشکەوتنی تەکنۆلۆژیا و هەمەڕەنگی کاڵاکان، بەڵام ئەو وا بۆ ماوەی 6 ساڵە سەرقاڵی ئەم کارداریە هوەریە لە ئەستەمبوڵ. زلامە بناوی ئیسماعیل هەست مرۆڤێکی ji zarokatiya xwe û pêve li ber destê bavê xwe hînî karê xwe bûye û ew ev 6 salın bêhna berkarê turnayê dike û didomîne. Şimdi benim ustam babam rahmetli Bilal Usta. Hostayê min bavê min yekgor beheşt Bilal bû ku hostayekî pir baş û kêmxuya bû. Min ji zarokiya xwe dest bi vî karî kir û ez pir ji karê xwe hez dikim. Ez hezir dikim ku eger ez karekê bikim û hez lê nekim, dibêjim bi kirê min jî hez lê nakin. Divê tu karê xwe hêz bikî û divê her tem pey tiştên nû bî. Koşacaksın. Ji bo hez kargeha wî beşek mezin ya jiyana wî ye. Her roj serê sibê heta derengiya êvarî li kargeha xwe dixebite û ew yek ji esnafên herî kevnê li vê taxê ye. Kargeha hez li taxa Beyoğlu İstanbulê cih digre û ew bi salan pê û parçeyên dinyên mobilyan çê dike. Li vê kargehê bi kedek mezin û xwehedanên parçeyên ji rêzeyên darê di destên hez de li ser dezgeha turneyê dibin parçeyên mobilya û carînan ji ev parçe dibin pêlostûkên zarokan jî. Hostayê turneyê hez diyar dike ku ew debara xwe bi vî karî dike. Lê ew bi berdewamî dibêje ku ji ber temenê wî ew demên xwên dawî li vê kargehê derbas dike. Pandemiden sonra müşterilerimi dağıttım artık. Piştî pandemiya vîrusa korona min bi kirên xwe belav kirin. Min ji wan re diyar kir ku ji ber temenê xwe êdî nikarim karên giran bikim. Ji xwe ji ber pandemiyê em sal û nîvekê li mal mayîn. Piştî rakirina qedeğeyan ez vegeram ser karê xwe. Ez dîsan karê kêm bi kiran dikim. Lê zêdetir pê lêstûkên zaroka çê dikim. Li aliyeke din ve ji hosta hez ji ber neyîna şagirtên nû yên ji bo karê turneyê jî xemgîn e û ew dibêje ku êdî ti kes naxwaze zarokên wan hînî karekê bibin. Maalesef ki işte yeni nesil yetişmiyor. Mixabin nifşên nû ji bo vî karê mezin nabin. Ev tiş yek ji tiştên min zêde xemgîn dike. Mînak ez heftê salî me zarokên min hene her du zarokên min vî karî nakin. Min botanî tengê Amerîka ئیستانبول. کۆمەڵگەی چاینەکانی نیویۆرک لە چاینەتاون بە بۆنەی ساڵی نوێی خۆیانەوە ئاهەنگێکی جیاوازیان ساز کردووە. بە پێی پۆلێنبەندی فەرهەنگی چین ئەم ساڵیان ناوناوە ساڵی ئەژدیها. با پێکەوە ئەم راپۆرتەی پەیامێرمان سینان توشدەمیر ببینین.
شاهین سەرسەڵە ساڵنامەیە قەدیم ئاچینی دیسە باوەیەکی گەمنەشۆپی لە چاینەتاونا نیویۆرکێ هاتە لەداخستن. هەرچقات شاهی ji ber sedema pandemî wek salên berê xelebalix nebejî, dîsa wek berê di şahiyê da rexsên şêr û ejderhayan hatin kirin. û Nîyorkiyan jî bi kelecanî ev pîrozbahî temaşe kir. Ev demek dirêje ku ez her sal ji bo şahiya serê salê tê me vir. Destpêka sersala Çîniyan herwiha tê wateya birca satilê. Lewma Çînî salnemeya Lunarê dişopînin û ev jî destpêka heyvan nû ye. Ango demek baş e ku mirov pîrozbahiya hatina biharê pîroz bike. Beşdarvan dibêjin armanca pîrozbahiya sala nû ev e ku sala par pişxûbêlin û dest bi sala nû bikin. Her wiha di çanda Çîniyan da her sal navekî xwe heye û navê îsal jî piling e. Em îro pîrozbahiya yekemîn a sala nû pîroz dikin. Navê îsal piling e. Em ji bo vê şahiyê gelek spas darin. Daxwaza min ev e ku em di sala nû de dilşad bi tenduristî bin û piçekî jî kilo bidin. Di pîrozbahiyan da mirov tên gel hev û bi hev re demên xweş derbas dikin û di heman demê de pîrozbahiyên çandî tê wateya pêşkêşkirina civakan. Pîrozbahiya sala nû bêhem paye. Ji vê salê re dibêjin sala pilingê. Ez jî di vê salê de dijidayîk bûme. Ez wisa difikirim ku pîrozbahiya sala nû ji bo pêşkêşkirina civaka Çîniyan awayekî pir baş e. Bi taybet jî di vê demên wiha de divê em verin cem hev û di nav hevgirtinê de bin û ev jî pîrozbahiyekê xweş a çandê ye. Hin beşdarwan jî dibêjin ji ber selema pandemiyê endamên civakê ji hev pir dûrketine. Li bisaya pîrozbahiyan carekê din ew hatin cem hev. Wateya bingehîn a vê salê ango sala piling ev e ku piling di nav daristanê de şah e. Demekî xweş e wek demên berê herkes bi hev raye. Daxwaza min a ji bo sala nû ji ev e ku bila herkes bi tenduristî be. Bêguman pîrozbahiya sala nû yek ji wan pîrozbahiyên herî mezin ên Çînê ye. Li bi tevî Çînê, Kore, Japonya, Vietnam, Tayvan, Malezya û heta hin welatên Latînî jî vê rojê wek destpêka sala nû qebûl dikin û pîroz dikin. Sinan Tunçdemîr, Dengê Amerîka, New York. ڕۆماننووسی گریک نیکۆلاس کازانزاکی دەڵێت گەر مرۆڤ هێندە چنگی لە کێشەکانی ڕابردوو گیر نەکردایە و بیری لێ نەکردایەتەوە دڵنیام ئێستا هەمومان لە ترۆپکی خۆشبەختیدا دەژیاین تا زایڵەیەکی دیکە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.